قدام بريزم برنامج پیشکردنی برنامه کردیش رادیو 2000 اف ام لسیدنی استرالیا. درباری روشا حریداوین لحریمی کردستان و کشین لور و هن بابت اندن امی پوینکی تاو سیاست مداری کرد برای سردار پشتری بکن که او نهاج لندن تاو میر سر خطا تلفونه. یاکا سردار پیشکی سپاس و بخیر با که ایم ازور خوشخانه که جارکی تل گل جنابتن خصای بکن و سپاس بو کاتو بشتر بونی جنابتن لام گوتو بیج. سپاس دکم کاکا مصطفى و صلاة و رزب و جوگران و همو لایکتان و من زیاتر خوشحال بوم بيستي لدنجي ايوه وراديوية كتان وعماده همو ولامی پرسیارکم. سپاس کاک سردار تو بله میجو جارکی تر خود دوباره دکا وکو سالکانی هفتکان که چونی امریکا کرد فروشتن و امروزی جارکی تر امریکا کرد فروتن و شاری کرکوک با آشکاره هاتا فروتن بو ایران و شیعیکان و چکدارانکانی شیعه. کاکا مصطفى اوی من بزانم حالی سرکرداتی سیاسی کردکانا که امریکا او کاردکا. سرکرداتی سیاسی کردکان با همو بالکانیانوا حالی که یکجار زوریان کردوا و بوته هوی دلگرانی امریکا و امریکا بو خوی هیچ کاری کیان لگل ناکا بلام چرای سوز بو دسلاتکانی بغداد و تاران و انقردکا که بیدنجام که. کاک سردار او چرای سوزی که امریکا دا ایران لیکم روجی هاتنی دولان ترامپ سر دستلاتی اگود که ایران ولاتی یکم لجیهان پشکری تروریستان کانا که ترامپ گو امریکا او رکوتنی اوتومل گل ایران وی راوستینا امریکا و ابینا که ایران عراق بردوا سوریا بردوا لبنان بردوا یمن بردوا او ایسا با اشکره لدش کردکانا که کرد هیوی گورش امریکا کرن بوچی امریکا خوبی دن کرد کاکا سردار. کاکا مصطفى امریکا لدیجی کرد نیا. امریکا لگل یکگرتنوی کردستان و سربخوی کردستانی گوره. بلام لدیجی سرکرداتی او حزب کردیانه. او حزب کردیانه بیمنتن لجماوری کرد و بیمنتن لامریکا و نازانن بارودوخی سیاسی دنیا بره برد. و هوکاری اوی که عبادی او کارکت عبادی دزانه که امریکا دلگرانا لسرکرداتی سیاسی او کردانا و او هیرشی هینا امریکا خوی بیدن کت و لیر دا عبادی لاینک بکار دهینه بو ماویک دجیلانکی دیکا بلام لکوتایی دا چپوچی چی بسر اولانه دارداتو اویش بیده صلات دکات. بله کاک سردار بانشا سدی نودو لخلکی کرد لکردستان پشکری لرفراندومو سر بخوی کردستان کر او رفراندومو دنگدان نم ملکی تو پارتی بو او ملکی خلکی کرد بو که آینده خوی دیاری بکا لکاتی انجام رفراندوم درچو جارکی تر دجمنانی وکو انقره و تهران و دمشق و بغداد یکسر گیشنه یکوتر و امریکا جی یکم روز دا لدج او رفراندوم بو کاکا مصطفى من بو چون یکم هیا بله من پیموایا اگه هر 40 میلیون کرد بو خو من دعوای هر شکین کس جواب من نداتوا ولاتانی دسالاتدارانی دنیا گورکان وکو امریکا بدوا برجواندی خویان دادگرن لکاتو ساتی خوی دا کرد بکار دهینن وکو همو دولتی که دنیان بکار هیناوا او رفراندوما ببه چرای سوزی امریکا کرا و امریکا ناراحت بو گوتی کاتی نیا من ناموید دسالاتدارانی سیاسی کرد او چپکا گولا بو خویان هل بگرن بویا بابلین قبولی رفراندوما کی نکد یعنی با کردی نایوی او چپکا گولا بدات سرکرداتی سیاسی او حزبانا ولی لا لسالی 2003
کاتێک منیان بردە ناو نەتەوەیە گرتووەکان بۆ خۆیان بە بنیان گوت تۆ لە ناو نەتەوەیە گرتووەکان داوای ڕێفراندۆم بۆ کوردستانی گەورە بکە دابزانە ئەوان بۆ خۆیان ئەو کاتە بە منیان گوت وە منیش لەسەر ڕادوێی نەتەوەیە گرتووەکان داوای ڕێفراندۆم من بۆ کوردستانی گەورە کرد بەڵام سەرکردایەتی حیزبەکان لە جیاتی ئەوەی پێشوازی لە بانگەوازەکەی من بکەن و بەشدار بن لە کۆنفرانسی ڕۆژنامەوانیەکە بۆ خۆیان هەتان ڕێفراندۆمیان کرد و کە ڕێفراندۆمیان کرد و ئیمزاکانیان کۆکردەوە ئیمزاکانیان هێنا بۆ نەتەوە یەکگرتوەکان کەس ئیمزاکانی لێوەرنەگرت بۆ لەبەر ئەوەی کە چرای سەوز بۆ ئەوان هەڵ نەکرابوو بۆ من هەڵکرابوو و ئەو ڕێفراندۆمەش بە هەمان شێوە چرای سەوزی وڵاتە گەورەکانی بۆ هەڵ نەکرابوو ئینجا دەوڵەتانی وەکو تورکیە و ئێران و عێراق و سووریاش لە خوایان دەوێ وڵاتە گەورەکان ناڕازی بن لە کرداری کورد بۆ ئەوەی ئەوان دەنگی خۆیان بەرزکەنەوە بەرامبەر بە ئەو کردارەی کە کردویانە لێرەدا دوو بۆشوونی جیاواز هەیە کاکە مستەفا جارێکی تر دەڵێمەوە ئەمریکا نەتەوەیە گرتووەکان زۆرینەی وڵاتە گەورەکانی دنیا لەگەڵ کوردن دەیانەوێ شتێک بۆ کورد بکەن بەڵام نایانەوێ لەژێر چەتری سەرکردایەتی ئەو حیزبە کوردیانە شتێک بۆ کورد دروست بکرێ بەڵام ئەو تەجربەی دوو حوتەی ڕابردوو کاکە سەربەت هەرکو غەڵەتی سەرکردایەتی چی بوو بەڵام ئەو دوو حوتەی ڕابردوو ئەو ڕێفراندۆم ئەو سنود و دوو دەنگ لە ئۆروپا لە ئوسترالیا لە ئەمریکا تا حرمی کوردستان ئەوانە دیار و ئاشکرا کرد کە وڵاتین ئۆروپا و ئەمریکا و دۆستانی کورد بەتەنیا بقسە لەگەڵ کوردن و لایەکی ترژی وا دیارە و کورجیش تەجربەی مێژوو فێر نەبوونە ژە ئەنفال حەلەبچە شەری براکۆژی ماڵوێرانی ئەوانەژی دژمنانی کوردە بن یەک کوردەکان نابن یەک و ئاشکارەک و بە چرای ساوز ئەمریکا کەرکوک فرۆشتە ئیران کاکە مستەفا سەرکردایەتی تێکڕای حیزبەکان سەدان هەڵای سیاسیان کردووە سەدان جار دڵی دەسەڵاتدارانی دنیایان شکاندووە نازانن بڕۆن لەگەڵ دەسەڵاتدارانی دنیا و ئەوانە سیاسەتێکی جۆکەری بەکاردەهێنن سیاسەتی جۆکەری ئەمڕۆ لەگەڵ عێراقن سپەینێ لەگەڵ ئێرانن دووسپەی لەگەڵ تورکیان سێسپەی لەگەڵ سووریان چوارسپەی لەگەڵ ئەمریکان پێنجسپەی لەگەڵ رووسیان ئەو سیاسەتە جۆکەریە لەگەڵ سیاسەتی دەسەڵاتدارانی دنیا ڕێک ناکەوێتەوە ئەمریکا بە ئاشکرا دەڵێ نەوتی کوردستانی گەورە هی منە بەڵام هەڵدەستن لە ژێرەوە کۆنترات لەگەڵ رووسیا دەکەن یا کۆنترات لەگەڵ شەریکەیەکی بوشکۆلەی وڵاتێکی دنیا دەکەن ئەمریکا بەوە ڕازی نییە ئێستا بۆ خۆت دەزانی لە کوردستان ئەوانە کۆنتراتیان لەگەڵ 50 کۆمپانیای نەوتی وڵاتانی دیکە کردووە وەکو ئەزانی کورد هەوپەیمانی سەرەکی بوون بۆ ئەمریکا وڵاتانی ئۆروپا کورد دڵسۆزی ئەمریکا و وڵاتانی ئۆروپا بوون لە ئەم ماوەی ئەو قاساری ڕابردوو ئیسپات و دیارکردن شەڕی لە دەشداعش و دیارە ئەمریکا بەتەنیا بۆ بەرجەوەندی خۆ بکارتینە ئەم لایەکی تر یعنی ئاشکرا ئەو چەند حوتەی داباس بووی و ئەمریکا هەڵوێستی ئەمریکا سیاسەتی ئەمریکا لە هەمبەر ئیران سیاسەتێکی دروتیە بەرکولایەکی بە ئاشکرا هێرشی ئیرانەکە ئیرانژی بە ئاشکرا عێراق داگەر کردیە سووریا داگەر کردیە لەبنان داگەر کردیە ئەمریکا هەڵوێستێکی خۆی دروتی هەیە کاکە مستەفا ئەمریکا دوو ئەمریکایە ئەمریکایەکی حاکمە وەکو سەرۆکایەتی ئەمریکا و وەزارەتی خارجە و ئەوە ئەمریکایەکی ژێرپەردە هەیە سیاسەتی هەردووکیان لێک جیاوازە لە هەندێک جێگا هەردووکیان تووشی یەک دەبن بەرخوردیان دەبێت ئەمن پێم وایە سیاسەتی ژێرپەردەی ئەمریکا لەگەڵ کوردە بەڵام لەگەڵ سەرکردایەتی ئەو حیزبە سیاسیانەی کوردستان نییە
تێکرایان بۆ خۆت دەزانی ئەمن لە ماڵی خۆم ساڵح مسلمم لەگەڵ ئەمریکایەکان ڕێخست. باسم کاکە سەردار بەڵام حزبی کوردەکان چی دەبە برا ببە بەڵام هەلوێستی ئەمریکا ئاشکرە بوو لە دژ ماف و سەرخۆبوونی کوردستان و ئەمریکا باش ئەزانە کە پرۆژەی ئیران لە حرێمێ زۆر گەورەیە کە پلانی خۆ ئەوە لە ڕێکای کارمەنشا و سەنەنداج و سلێمانێ و هەولێر تا شنگان خۆ بگینە سووری لە ڕێکای ئەبوو کەمال و حمص و دیمەش تا دەگێ لبنان. بەڵام ئاستەنگی هەری گەورە لە پێش ئیران ئەوە تاکو پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی سەردەسڵات بە ئەو پرۆژەی ئیران بەسەر ناکەوە و ئیران هەوڵ دەدەیە و حرێمی کوردستان دابەش بکە و مەسعود بارزانی بڕوخینە ژبەر و ئەمریکا لە دژ سەرخۆبوونی کوردستانە و ئەو لە دەسەی حوتەی رابردوو ئەو دەنگدانی سەدی 92 ژ خەڵکی کورد بە بەرزکردنی ئالی کوردستان بە بەرزکردنی دروشمی سەرخۆبوونی کوردستان ئەوە ئاشکرە بوو و ئەمریکا هەلوێستێکی خۆی براستی زۆر نەباش بوو و ئەمریکا وەکو دڕویەتی ئەمڕۆ هیرۆ سیاسەتی خۆدا دەکا وەکو سالانی کۆر. کاکە سەردار ئەم هەپەیوین براستی ئەمی حەول بدن ئەو گۆتوبێژێکی لە ئایندەدا گۆتوبێژێکی تری درودش لە جنابتان بکەن. ئێمە زۆر خۆشحال بوو کە جارێکی ترگەر جنابتان گۆتوبێژ بکەن. سپاس بۆ کات و بەشەبوونی جنابتان لە ئەم هەوپەیوین. هەموو لایەک و سوپاسی هەموو لایەکتان دەکەین. گۆداین بەڕێز و گۆدارە پەیوینات بە سیاسەتمەداری کورد بەرەی سەردار پشتەری کرد و ئەو ژ لاندنێتە مەبوو سەر خەدە تەلفونێ.